دۆڵاو ناوی گوندێکە سەر بە قەزای کامیاران لە ڕۆژهەڵاتی کوردستان و 40 کیلۆمەتر لە شاری سنەوە دوورە و کەوتۆتە سەر سیروان لە هەورامانی ژاوەڕۆ. دانیشتوانی ئەم گوندە نزیکەی 200 ماڵباتن و بە شێوەزاری هەورامی قسە دەکەن. ئەم گوندە لەسەر داوێنی کێوی ئاوەڵانە کە بە عەوداڵان و هەوارە بەرزەش ناسراوە. خاوەن مێژوویەکی کۆنە و هاوشێوەی ناوچەکانی تری هەورامان خاوەن بیناسازی تایبەت بە خۆیەتی بە جۆرێک کە سەربانی هەر خانوویەک دەبێتە حەوشی خانوویەکی دیکە. دۆڵاو بە مانای دۆڵ و دەربەندی پڕ لە ئاو، نزیکەی 300 کانی و ڕووبار دۆڵاو و دەوروبەری تێر ئاو دەکەن. کانیا و ڕووبارەکان دۆڵاویان کردووە بە بەهەشتێک لە باخ و ڕەز و دارستان، جێلاس، گوێز، سێو، هەنجیر، توو، هەرمێ و ترێ، شاخ و داخی ئەم دەڤەرەیان داپۆشیوە و بژێوی دانیشتوانی گوندەکە لەسەر بەخێوکردنی ئەم باخانەی. کێو و چیای سەرکەش، دارستانی چڕی بەڕوو، باڵندەی هەزار ڕەنگ، هاژەی کانیا و ڕووبارەکان جوانی زیاتریان بەم گوندە بەخشیوە. لێرە تا چاو بڕدەکات سەوزایی باخ و ڕەزەکانە کە خەڵکی تایدا خەریکی ڕنینەوە و کۆکردنەوەی هێشۆترێن. ئەم خەڵکە بە دوور لە ژاوەژاوی شار سەرمەستن لە شیرینی ترێ و جریوەی چۆلەکە و قاسپە قاسپی کرد. لەگەڵ تەواوبوونی وەرزی هاوین خەڵکی دۆڵاو وەکو نەریتێکی ساڵانە کە پشتا و پشت بە میرات بۆیان ماوەتەوە جەژن و نەریتی بۆڵاو بەڕێوە دەبات. بۆڵاو بە مانای خۆڵەمێشە و مەبەست لەو نەریتە هەڵکشانی ترێیە لە ناو تێزابێک کە لە خۆڵەمێش دروستی دەکەن. شێوازێکی کۆن و سروشتی بە دوور لە هەموو جۆرە مادەیەکی کیمیایی.
قوربانی هینە یەری هەزار ساڵێ نێمە ئینا پەشتەوە پەش سەرگەرمی بێنمە پی بوڵایەوە ئینەچە خاک میژۆڵان خاکستەری پێژن ئەیکەینە بوڵاوەکەی ئەم ئاوا ئەیکوڵنین و بە حدود 5-6 سعات وەختی کوڵانمان ئەیکەینە ناو بۆشکەیەک و دووبارە ئاو چایک ئەیکیشینە ملیە ئەوێتە بوڵاو بعدەسەوە لێنە ئەنیشی حدود 4-5 سعات لێنە ئاوەکە ئەنیشێت دوای ئاوەکەی نیش دووبارە تیرین ئەیکەینەوە ئەمتیانە وەختی کردمانە ئەمتیانە وا ئاگری ئەین و هەنگورەکان ئەوڕین تیرین دایەچنین و ئەیکەینە بوڵاو وەختی کردمانە بوڵاو هەڵی ئەخێنە پشتماڵ و لە پشتماڵە 12 ڕۆژ 13 ڕۆژ وەختیە ئەویش ئەشی تاوسان بمێنێت حتمما 12 ڕۆژ 13 ڕۆژ تاوسانمان بمێنێت ئەیکەینە بوڵاو بەنابەرەوە چون خواردیە پاییز حتمما بارانالێ ڕەش ئەوێتەوە بەکار ناخوا بەنابەرەوە هەمیشە 12 ڕۆژ 13 ڕۆژ تاوسانمان بینی ئێمە بوڵاوەکەین چە بگەیت و چە نەگەیت مەجبورین بیکەنە بوڵاو چون لە پاییزە حتمما بارانالێ فەرقی ئەم بوڵاو منتەقەی ئێمە لە تەگ ماباقی جیەکانە فەرقی هەست بەدەلیل ئەوە ئەمە شیمیایی نییە ئەمە مێژەوەڵ تەبیعیە خاک مێژەوەڵە بوڵ خۆمانە ئەی کوڵنین لێرە ئەی سوزنین هەڵی ئەگرین تیزاوی ناکەین ئەم کشمیشە لە تەگ ماباقی کشمیشە ئەمەگە کیلوێ 150 مانکە کشمیشی غێر تەبیعی کیلو 50-60 منەکە چەند هەنگاوێک دوورتر لە ڕەزەتریەکان لە ناو دارە گوێز و دارە تووە بەتەمەنەکان سەدان ساڵە تەکیەیەک بۆ تەمەڵبەندی دەروێشەکان ئەم تەکیەیە کە بە تەکیەی دۆڵاو ناسراوە تایبەتە بە دەروێشەکانی تەریقەتی قادری بەندە خەلیفە ڕۆسەم سەرپەرستی خانەقایە دۆڵاو بینایە خانەقایە دۆڵاو گەڕێتەوە بۆ 365 ساڵ بە بینایە حەزرەتی سەید عەلیە دۆڵاو حەزرەتی سەید عەلی دۆڵاو یەکێ لە ئەبداڵەکان بووە لە سۆڵەی عێراق و تەشریفی هاوردە دێ بەدێ ئاوای باوای گەڕیاوە هاتێسە ئێرە لێنە چەند مدەدێ ماوەسە و لێنە کەپرێکی دروست کردە لێنە بینایە ئەم خانەقایە نییە ئەمە لە تەواوێ مناتقەکانە و زەوار تێت هەر یەکێ مەسەڵەن نەخۆشینێکیە قسمەت نیەتێکیان هەست گۆرا هەست 25 ساڵن ئۆلاینەوە لێنە هەلۆرکەیان بەستووە بە ئەمرێ خوا و نیمەتی بەرەکەتی ئەم ئەولیاگەلەوە لێنە مناڵیان بووگەم لە ئوستانی کرمەشانە ئێمە دەروێشمان هەیە لە ئوستانی مەسەڵەن کورسانە دەروێشمان سەقز بووکان مەهاباد ئەمانە هەستمان مەسەڵەن توانشاکە لە حتا لە ئوستانی تارانیشە ئەلئان موریدمانە لە ئوستانی تاران دەروێشمان موریدی ئەم خانەقاتە پڕکی تێتە تا کەمەرینە هەتا ئەسفەهان ئێمە لە ئوستانی ئەسفەهانە موریدمان هەستین ئەم خانەقاسە پاڵ ئەم تەکیەیە گۆڕی 5 لە گەورە پیاوانی ئەو تەریقەتە هەیە کە سەر بە بنەماڵەی هاشمین و بە دەروێشەکانی سۆڵەیی ناسراوە ڕۆژانە لە دوور و نزیکەوە دەروێش و پەیڕەوکاران خۆیان دەگەێننە ئەم مەزارگەیە تا بۆ دۆڵاو و سروشتە ناوازەکەی بچریکێنن إلى كل خطاي كاري قردونان ورنا من بيت وعزيزك آرام مشوانان بگذر جا تقصیر
ناداني مكردان أمجار وإخلاص بناما وردني دولا وسر چشمي فايزي رحمانا دولا وسر چشمي فايزي رحمانا شراي روشناي ديان كل كردستانا شراي روشناي آي سيدي سادات صولي نوراني دەنگی چریکە و زایەڵەی دەروێشەکان لەناو ئەم باخە تێکەڵی قرچەی ئەو ئاگرە دەبێ کە ئەم دایک و کچە بۆ دروستکردنی دۆشاوی ترێ هەڵیان گیرساندووە. ئەم هەنگورە مەگەرەکمانە بە ڕەوشە سنەتی شیرەی هەنگور دروستکەین بە ئێسڵاح دۆشا و هەنگور لەناو باخەداندانە لەم هۆشەگەلە تێی نێخینە ناو ئەم سەبەدا قازانێک تێرین و هەنگورەکان بەم جۆرە دانە خاسەکانی جیا ئەەکەینەوە وەختی گشتی تەوا بوو لە ناو قازانەکە ئەینینە بان ئاگرەکە بە خۆی بە ڕەوشە سنەتی بدونەوە ئاوێ شەکەرێکی تێبکەین هیچیکی نییە فقط هەنگورەکە خۆی بە تەنهایی ئاو ئاەتۆ دوای ئەوە وەختێک کوڕیا دانە خاڵیان ئەەکەینەوە لە ناو قازانەکە ئەیکەین بە سەبەدا ئاوەکەی جیا ئەەکەینەوە خاک وەرتێرین ڕەوشێکمان خاکە وەردەکە ئەەکەینە ناو دەستمان لە ناو قازانەکە وەختێکە پاڵفتەمان کە سەردۆ بووە ئەو خاکە وەردە ئەەکەینە ناو ئاوەکە دای ئەنین ئەنازێ 5-6 سەعات دوای 5-6 سەعات و ئاوەکە ماوەختێ دانیا هەرچێک تفڵ ئەم هەنگورە چتگەلێکە وەک ئەشخاڵگەلێکە لە ناو هەنگورەکە بێت ئەو خاگوەردە خاسێتی وەسە کە ئەو ئەشخاڵە ئەگرێت تاهنیشینی ئەکا لە ناو ئەو قازانەکە ئاوەکەمان خاڵی کردگا دوای ئەو چەند ساعاتە وەختێکە ئاوەکەمان پاڵفتە کرد و خاڵیمان کرد دەبارە ئێشێ بینینەوەبان ئاگرەکە کە لەبان ئاگرەکە ئەو نە ئەم ئاوە خۆی بکڵێت تا هەسەو ئەوێتەوە دوای ئەوە وەختێ هەسۆ بووە ئێمەیتە بە عنوان دۆشاوێ هەنگور ئیسفادەی لەکەن بە ڕەوشە سنەتی کە دروستی ئەکردێت ئەم قازانەکەش بەم جۆرەی نەبان ئاگرەکە تا ئەکوێت خۆی
نەریتی بۆڵاو باکردنەوەی ئاگر و کۆکردنەوەی خۆڵەمێش کە لە شێوەزاری هەورامی بۆڵاوی پێدەگوترێ دەست پێ دەکات. ئەمە کۆنترین شێوازی بەرهەمهێنانی تێزابی سروشتیە بۆ وشکردنی ترێ و مێوژ لە کوردستان. قۆناغێکی دیکەی نەریتی بۆڵاو و هەڵکشانی ترەیە لە ناو ئەو تێزابە سروشتیەی کە لە خۆڵەمێشی داربەڕوو یان پەلوپۆی ڕەزەکان دروست دەکرێت. ئەمە نەریتێکی هەزاران ساڵەیە و پشت تا و پشت دانیشتوانی دۆڵا و دەوروبەری بەم جۆرە ترێیان لە ئاوی خۆڵەمێش هەڵکێشاوە. ئینە مەراسم و بۆڵاوێن ئەنێمە دەگا و دۆڵاوێنە 45 کیلومتری کورسایینە. این مەراسمە هەر ساڵە ئێمە جەبابە و بابە گۆرەمانوە هەن حدود و 400 ساڵێ پشتەوە پشت ئامن مەشغوڵی ئیکارینمێ. ئەوەڵ و سوحی مێمێ لێ باخینە هەنگوری مەبڕمە وەئی قەوم و کەس و کارە جەمی مەوانێەوە بە مەراسم و ئیم مەراسم و بوڵاویوە پولێمانیەوە هەمکاری مەکەرمێ کار مەکەرمێ وەئی هەنگورانە لێ باخینە مەبڕم مێمێ ئیگا پاسە جەم شۆ مەکەرمێەوە شەری سەرواگەوە و مەکەرمیشان کشمیشی ئاوەختە مۆرمیشان بانوە هۆرش مۆزمێ بە مدەت و هەفتەیەوە دەڕوێنە مەوان کشمیشی. ئەمە نەمێ دەکات وڵایەنە زندگی مەکەرم باخ و باخاتێەوە خراو نییەن خاستن هەنمان گەڵاس و براڵومان هەن وەلێ ئەکسەریەتمان هەنگورینە کول ساڵێەوە مەراسمە بوڵاوێ ئەنجام مێمێ پیاکێمان مەلان لێ باخی هەنگورەکان مەبڕان دەستێمان ماران شانۆ ژەنێکی بدەسە جەمعی حاڵەتە مەراسمێ وەشی میان مەچنان شانەرە میان مەچنان شانە بەد پیاکێمان دوبارە مەکێشان شابوڵاوەرە مۆران شاسەر ژەنەکی چەنگوریمان دەست شانوە ئەزکەرونە دەگات وڵاوێت سەعاتێوە شار و سنێنە دوورەنە مەراسم و بوڵاوێ کول و ساڵێوە جە 15 ئیمانگێنە مەکەران شار بوڵاوە پیاکێمان مەلان لێ باخێرە هەنگورەکان مەبڕان دەسێ چاماران شان ژەنی بە میان مەچنان شانەرە ژەنی میان مەچنان شانەرە بەد بوڵاوەکی مەگرینان میان بەمەکەران شار بوڵاوە بانە بەڵا شانۆ مەکەرانێ پەخشانەمەکان بروێ دەڕوێ وشکەمۆ شۆنە دەڕوێ جەم شانۆمەکەرانێ مەسوڵێ فرەخاسن ئەکسەریەتان پێی کشمیشی زندگی مەکەران و ئۆرگانیکە چەنە بە تەبیعی وەشەمۆ بە ئاو بوڵی وەشەمۆ بە تیزا وەشەنمۆ. دوای ئەوەی ترێکان بۆڵاو دەکرێن لەسەر بانی ماڵەکان بۆ ماوەی 10 ڕۆژ تا 2 هەفتە دادەنرێن تا بە تەواوی وشک دەبێتەوە. باخ و کانیا و میوە و گوڵی جۆرا و جۆری ئەم دەڤەرە وای کردو
لە پاڵ باشترین جۆرەکانی ترێ باشترین جۆری هەنگوینیش دەست بکەوێت. لەم بەهەشتەی کوردستان مێش هەنگەکانیش سەرسامن بەم سەوزایی و پیت و بەرەکەتەی لەسەر شاخ و داخ و پاڵچەم و ڕووبار و ناوباخ و ڕەزەکان دەست دەکەوێت. نوعی هەنگورەکانی ئمە ئایسل لە دۆڵاوە فڕی کشمیشە. کشمیشی هەز، ئەسکەری هەز، فەرخی هەز، هەوڵەقیمان هەز، وەسقوڵیمان هەز، گەزنەیمان هەز. ئەم حەم نوعە هەست لێرە هەنگور. وەلی فرە زۆریچی ئەم کشمیشەسە بۆ وشکردنەوێ. وشکنەکەجە وەسەردا بوڵاوەکەی نودا 12 ڕۆژ ئەشێ لەم بانە و وشک بێت و بعدە دەیتێنن لە کورسانە ئیتە هەگەز خەریدای بێ فەرشی و خەریدایکی نێ لە ماوە داینی خراو نایە و 10 ساڵتە ئاندەچ. ئاوەنگ جۆرێکی دیکەی هەڵگرتنی ترێیە بۆ ماوەیەکی درێژ. ئەو هێشوە ترێیانەی دەکرێن بە ئاوەنگ دەبێ تشکی خۆر لێیان نەدا تا بۆ ماوەی 6 مانگ وەکو خۆی بمێنێتەوە و تا ڕۆژی نەورۆز وەک ترێی تازەی لێی دەخۆن. ئیتر بە مناڵی ئەهاتین بۆ ناو باخ پایزگەل تقریبان بەس 6 و حەق ئەمان بردە بۆ ئاوایی باوکمان دایکمانیاندا کۆڵمانە بە ناو سەوەتا بەخاترەوە ئەیاندا کۆڵمێ ئامود بە هەنگورەکە نەکوتیە ئەگە بە کوتیتدا ناپا بۆ زۆرسان زوو خراوەوێ ئیتەی ماوە دروستمان نەکرد و دەمان بتە بۆ ئەوایی لە ئەوایی چادامانیا ئەمان کردە خۆت دارە لە ماڵ ئەبە دەشی ماڵەکە چۆن بێ تاریک بێ ئەگە تاریکنەوەی هەنگورەکە زوو خراوە وەلی تاریک بێ لە سێوەرابێ دێخراوە بێ بۆ شەو زۆرسان دا بەهای زەوو دەودامانمت ئەمە ئەیانوت دابڕۆ ئاوەنگی بێرن مەسەڵەن خانەوادە بوو فرە بوو کەم بوو ئەیانوت دابڕۆ ئاوەنگی بێرن بە لە ئەوەنگەکە ئەوەنگی خوێن ئەم ئیمشەوە میوانمان هەست